بەناوی خی گەورە سەڵاتان لەبێ بینەرانی بەڕێز و خۆشەویست داڵقەیەم جارەی بەرنامەی ئەمڕۆدا باز لە خۆپیشاندنەکانی باشوور و ناوەڕاستی عێراق دەکەین و ئەم خۆپیشاندانە چ کارگەریەکیان لەسەر هەرێمی کوردستان و داهاتووی عێراق دەبێت. بەمیواندەرێک لە بەڕێزان لە ستودیۆی سەرەکی دارا محەممەد ئەمین هەندامی پێشووی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە هەولێریشەوە دکتۆر دانا سعید سۆفی سەرۆکی ئینستیتیوتی ڕیفۆرم بۆ گەشەپێدان. سەرەتا راپۆرتێک دەبینین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. خۆپیشاندانی هاوڵاتیانی عێراقی بۆ داواکردنی خزمەتگوزاری لە بەرفراوان بووندایە و لە 6 پارێزگای بەسڕە و نەجەف و زیقار و میسان و قادسیە و موسەنە خۆپیشاندانی بەرفراوان بەڕێوە چوو. لە شاری بەسڕە کە سەرەتا خۆپیشاندان لەوێەوە دەستی پێکرد، خۆپیشاندەران سەرەڕای بڵاو پێکردنی هێزێکی ئەمنی زۆر، بەڵام بەردەوامن لە خۆپیشاندان و ناڕەزایەتیەکانیان بردە نێو بینای پارێزگا و ئەنجومەنی پارێزگاوە. وەکو ناڕەزایەتیەکیش دژی سیاسەتی حیزبە عێراقیەکان لە بەسڕە و میسان و موسەنە و بەشێک لە ناوچەکانی دیکەش بارەگای حیزبە عێراقیەکان سووتێنران کە تا ئێستا بارەگای زیاتر لە 10 حیزب لەلایەن خۆپیشاندەرانەوە سووتێنراون، ئەمە جگە لە سووتاندنی ژمارەیەک بینای حکومی لەوانەش بینای قایمقامێتی سەماوە. بەپێی ئاماری میدیا عێراقیەکان لە نوێترین پێشاتدا 2 خۆپیشاندەر لە بەسڕە و 3 خۆپیشاندەریش لە میسان کوژراون. هەروەها 2 خۆپیشاندەر کە لە خۆپیشاندانەکانی ڕۆژانی ڕابردووی میسان بریندار بوون و خۆپیشاندەرێکیش لە نەجەف بەوەی سەختی برینەکانیانەوە گیانیان لەدەستداوە. ئۆتۆمبیلێکی پۆلیسیش ژمارەی خۆپیشاندەری لە زیقار شێلاوە، ئەمە جگە لە برینداربوونی دەیان خۆپیشاندەر و دەستگیرکردنی دەیانی دیکە. پاش بەرفراوانبوونی خۆپیشاندانەکان وەزارەتی ناوخۆی عێراق باری ناسایی لە وڵات ڕاگەیاند و بەڕێوەبەری پۆلیسی نەجەفیشی لە پۆستەکەی دوور خستەوە. بۆی دروستبوونی مەترسی لەسەر فڕۆکەخانەی نەجەف زۆرینەی گەشتە ئاسمانیەکان ڕاگیراون، لەوانەش گەشتە ئاسمانیەکانی وڵاتانی ئێران و ئوردون و قەتەر دەوامی حکومیش لە بەشێک لە ناوچەکانی خۆپیشاندان ڕاگیراوە. بۆ کۆتایهێنان بە خۆپیشاندانەکانی پارێزگاکانی ناوەڕاست و باشووری عێراق هێزی ئەمنی زۆر بڵاویان پێکراوە و بەلێدان و گازی فرمێسک ڕێژ و فیشەک ڕوبەڕی خۆپیشاندەران دەبنەوە، هەروەها زۆرینەی تۆڕە کۆمەڵایەتیەکان و بەشێک لە هێڵەکانی ئەنتەرنێت ڕاگیراون. جارێکی تر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست، مامۆستا بەخێر بێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگە سەرتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە خۆپیشاندانەکانی عێراق پێتان وایە تەنها ئەم خۆپیشاندانە ڕەهەندێکی خزمەتگوزاریان هەیە ئاو کارەبە یاخود پەیوەندی بە قۆناغی دوای هەڵبژاردننی پەرلەمانی عێراقیشەوە هەیە؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، سڵاو لە بەڕێستان و بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. لە ڕاستیدا ئەم خۆپیشاندانانە ڕەهەندی ئابووری هەیە و ڕەهەندی سیاسی هەیە و ڕەهەندی کۆمەڵایەتی هەیە و ئەو بارودۆخە سەختەی کە خەڵقی عێراق پیا گوزەر دەکا، بە تایبەتی عێراق دوای ڕوخانی ڕژێم چاوەڕوانیەوە دەکرا، عێراقێکێکە لە وڵاتە دەوڵەمەندەکانی دنیا داهاتێکی زۆری سامانی سروشتی زۆری هەیە لە نەوت و غاز، وڵاتێکی کشت و کاڵیە، وڵاتێکی سیاحیە، وڵاتێکی دۆڵەمەندە، زۆر جۆر لە پیشەسازی هەبووە کە لە بڵێن زۆر جار هەناردەشی هەبووە، بەڵام ئەوەی چاوەڕوان دەکرا دوای ڕوخانی ڕژێم کە بار و گوزەرانی خەڵقی عێراق باشتر بێ، بەڵام بەداخەوە لە ڕووی ئابووریەوە زۆر خراپتر بوو، خزمەتگوزاریەکان بەرەو خراپتر هاتن، خزمەتگوزارە سەرەتایەکانی پێدابینکردنی ئاو و کارەبا و دا و دەرمان و نەخۆشخانە و تەنانەت ئەمانەش وردە وردە بەرەو نەمان و کەمبوونەوە چوون. لە بارودۆخێکی ئاوادا کە 15 ساڵ دوای ڕوخانی ڕژێم خەڵک چاوەڕوانی چاکسازیەکە، بەڵام ڕۆژ بە ڕۆژ بارودۆخەکە بەراو خراپتر دەبێ. لە شارێکی وەکو بەسڕە تا ئێستا ئاوی خواردنەوە نەبێ، ئاوی سوێر بخۆنەوە، کە لە ڕاستیدا و پرۆژێ ئاوانەی هەنی سەردەمی سەدام حوسێن ڕژێمی پێشووە ئەمان نایانتوانیوە تەنانەت پرۆژێ ئاوی خواردنەوە بۆ شارەکە دابینکەن.
ئیتر دەبێ ئەو میلەتە چاوەڕوانێکی بکە بەڕاستی جێ دەستخۆشیە من دەستخۆشی لە گەلانی عێراقەکەم هەموو ئەوانەی لە عێراق و لە هەر شوێنێکی دنیا ئەو گەلانی لەسەر مافەکانی خۆیان دابین نابن و ناوەستن و ڕادەپەڕن ئەوە حەقی خۆیەتی دەستخۆشیان لێ بکرێت ڕاپەڕینی گەلانی شانەی زیندوێتی ئەو گەلانەیە بۆیە ئەمەی لە عێراق گوزەر دەکا دەبوو پێم وابوو دەبوو زووتر بکرایە و زووتر خەڵقی عێراق ڕاپەڕیا دژی ئەم گەندەڵکارانەی کە حکومی عێراق باشە بەس سەبارەت بە کاتەکەی بۆچی لەم کاتەدا خۆپیشاندنەکان بەڕۆژ پەیوەندی بە دوای هەڵبژاردننی پەرلەمانی عێراق یاخود پەیوەندی بە کۆتایهاتنی شەڕی داعش پەیوەندی بە وەڵاهی دەکرێت کۆمەڵێک هۆکاری هەبن هەندێک هۆکاری دەتوانین بڵێین دەرهاویشتەی وەزعی سیاسی عێراق بەگشتی ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپتر دەچێت دواتر وتیان هەڵبژاردن بکرێت حکوومەتی نوێ دروست دەبێت کێشەکان حەل دەبێ هەر حەل نەبوو دواتر وتیان داعش نەمێنێت کێشە حەل دەبێت داعشیش نەماوە هەر حەل نەبوو چاوەڕێوان دەکرد حکوومەتێکی تەکنۆکراتی خزمەتگوزار دروست بێ حکوومەتەکە دروست نەبوو دوجاریش کاکە گەرمای هاوین و مانگی تەمووز و نەبوونی کارەبا و بێزاری خەڵک ئەوەش وەزعکات تەقێنێتەوە دەیکاتە سەعاتی دەستپێکردنی دەکرێت بڵێن ئەو بێزاریە بە زۆری نەبوونی ئاو کارەبا وای کردبێ کە لەم ساتە وەختەیە ڕاپەڕنەوەشی پێێتە سەر بەڵام خۆی بارودۆخەکەەوە بۆ کەوتە ڕێکەوتی چواردەی تەموزیشی کرد چواردەی تەموز بەڕاستی لە عێراقێکی تێدا ئەم چوارەی بەڵە پامێکی گرنگی تێدا ئەویشەوەیە جا بە بەرنامە کرابێ دەستی تیاابێ لەو ڕۆژاوەیان هەر ناڕاستە و خۆ خەڵقی عێراق دیارە کە گەرما تین دێنێ حماسەتیشیان بەرز دەبێتەوە چۆن لە چواردەی تەموزە ڕاپەڕینێکیان کرد و کودەتایە کرا و ڕژێمی پادشایی نەما و کۆماری عێراق لە دروست بوو لەوانەیە ئەو هەوا گەرمەکە تەسیری هەبوو بێ ئێستاش هەمان گەرماتینی بۆ خەڵکێ ناو ئەم ڕاپەڕینە ڕوویداوە بەڵام لە کاتێکا کە دەبینین تەبان ئەو گۆڕانکاری لە عێراقا کرا دەتوانم بڵێم ڕاستە قەومیەکان کردیان ئەوانەی نیشتیمان پەرۆرەکان کردیان ویستیان ڕژێمی پاشایی نەمێنێ و ڕژێمی کۆماری دامەزرێ بەڵام لەسەر عەرەبی سوننە حساب بوو چونکە عەرەبی سوننە حکمیان کەوتە دەست و درێژەیاندا بە حکمی خۆیان بۆیە ئەم جارەش بەڕاستی شیعەکان لەوە دەترسن ئەمە دەستی لایەنی تر و دەرەکیشی تیا بێ و پەیوەندیشی هەبێ بە چواردەی تەمووزەوە ینی بیر لەوەش دەکەنەوە بەرحاڵ بارودۆخی خراپی عێراق ئەوەی ئەو وەزع سیاسی و ئابووری پیا تێپەڕ دەبێ هۆکار بۆ بۆی ئەم ڕاپەڕینە دروست سپاس دەکەم زۆر سپاس کاک دکتۆر دانا زۆر سپاس بۆ بەڕێزیشتان کە لە بەرنامەکەدا لە هەورێرەوە لەگەڵمان بەشداری سەبارەت بە سەرنجی بەڕێزتان لەسەر خۆپیشاندانەکانی ناوەڕاست و باشووری عێراق چیە پێت دوایە خۆپیشاندانی خۆڕسکن یاخود ئێمە دەبینی پێشتر لایەنی سیاسی ڕابەرایەتیم خۆپیشاندانانی دەکرد ئەم جارە کە هیچ لایەنێکی سیاسی ڕابەرایەتیان نەکە پێ دوایە کاریگەریان دەبێت زۆر سپاس لە ڕاستیدا من پێم وایە ئاسایی ئەگەر لایەنێکی سیاسیش یاخود هەندێک گروپی دیاریکرا و پشتیوانی لە خۆپیشاندەران بکەن یاخود لە پشتی بابێن خۆپیشاندەرانەوە بن بەڵام ئێمە هەمومان دەزانین ینی زەمینەیەکی لەبار هەیە بۆ خۆپیشاندان و ناڕەزایی لە عێراق لە بەرەوەی وەکو کاکداراش باسی کرد ینی کۆمەڵێک گرفتی بنەمایی و ینی هەمە زۆر هەیە لە عێراق هاوڵاتیانی عێراق ڕۆژانە با بڵێن دەست و پەنجەیان لەگەڵ نەرمەکەن ئەوە تا لەسەر مەسەلەی نەبوونی خزمەتگوزاری لەسەر با بڵێن کێشەی ئەمنی بۆشایی ئەمنی بۆشایی سیاسی ئێمە هەمومان دەزانین ینی هاوڵاتیانی عێراق زۆر ماندوون لە مێژە هەر لە سەردەمی حکوومەتی با بڵێن بەعسەوە کۆمەڵی بەڵێنیان پێدەدرێ و بەڵام هەموو ئەو بەڵێنانی کە پەیوەندیان بە مەسەلەی چاکسازیە و پەیوەندیان بە مەسەلەی مافەکانە و پەیوەندیان بە مەسەلەی دیموکراسیەوە هەیە هەر تازی لەکرێ لە سەردەمی سەدام بە بیانووی ئەوەی کە ئیسرائیل هەیە و دوژمنی ئومەی عەرەبی هەیە و نازانم چیەوە ئەنا تازی لەکرا و مەسەلەی مافەکانی با بڵێن مافە سەرەتاییەکان ئێستا لە سەردەمی با بڵێن عێراقی بەناو نوێ لە سەردەمی حکمی شیعە و یانە هەندێک جار کە با بڵێن عێراقی تەوافقی با بڵێن ناوزەت کراوە دەبینین هەمیشە بە بیانووی داعش بە بیانووی تیرۆر بە بیانووی کۆمەڵێک شتی تر هەرچی مافە سەرەتاییەکانی هاوڵاتیانی عێراقا تازیل دەکرێت هەمان تەجروبە لە هەرێمی کوردستانی شەیە گە ڕاستی دەوێت ئەو پرسانەی کە پەیوەندیان بە مەسەلەی
مافە سەرەتایەکان و مافە دیموکراسیەکانەوە هەیە هەمیشە تازی لەکرێ بە بیانووی جیاواز بە بیانووی دروستکردنی هەندێک جار دژمنێکی وهمی وێنەیەکی با بڵێن دژمن کە بە وهمیە لە بنەڕەتدا بوونی نییە جا بۆیە خەڵکی با بڵێن هاوڵاتیانی عێراق زۆر ماندوون هەموو کاتێک بواری ئەوە هەیە کە ناڕەزایی لەلایەن دروست بێ و بتەقنەوە بەڕووی با بڵێن ئەو دام و دەستگایانەی کە هەمیشە مافەکانیان تازی لەکات من پێم وایە ئەگەر هەر دەستێکیش هەر لایەنێکی سیاسی ژەستا لە پشتی ئەو خۆپیشاندانانەوە بێ زۆر ئاسایی ئەگەر ئاراستەیان بکە بەڵام لە بنەڕەتدا زەمینەکە لەبارە بۆ مەسەلەی ناڕەزایی و خۆپیشاندانی لەوە گەورەتریش من پێم وایە ئەگەر ڕێگری و کۆسب لە بەردەم هاوڵاتیان نەبێ من پێم وایە بە شێوەیەکی زۆر با بڵێن تونتر لەوانەیە بێنە سەر شەقامەکان و ڕوبەڕووی دام و دەستگاکان بنەوە وەک بینیمان ینی خۆپیشاندەران ڕاستە دروشمی خزمەت داواکاری خزمەت گوزاریان هەبوو بەڵام لە بنەڕەتدا کاتێک کە بەسەرەن ڕوویان لە بارگای حزبەکان و بارگای حکومیەکان کرد ئەوە دیوە سیاسەکەی نیشاندا کە ئەوان ناڕازین متمانیان بۆ دام و دەستگایانە نەماوە هەمومان دەزانین بۆشایەکی زۆر گەورە لە نێوانی هاوڵاتیانی عێراق و لە نێوانی لایەنە سیاسیەکان و با بڵێن دام و دەستگا حکومیەکاندا دروست بووە با بڵێن سەرکردەکان لایەنە سیاسیەکان ئەمانە لە ئاقارێکن هاوڵاتیانی عێراق لە ئاقارێکترن دوو ئەوەی جیاوازن بەڕاستی دوو دنیای جیاوازن هاوڵاتیان با بڵێن زەجر دەچێشن لە نێوانی قامچی ئەو بەڵێنانی کە پێیان دەدرێت لە نێوانی با بڵێن لە واقعدا دەناڵێنن بۆیە من پێم وایە زۆر ئاساییە و لەوانەیە لەمە دووە ئەگەر تۆزێک ئیجراعات نەکرێت حکوومەت ئیجراعاتی وان نەکات کە هاوڵاتیان هێور ببنەوە لەوانەیە ما بڵێن ناڕەزایی زۆر بەرفراوانتر و توندوتیشتری لێ بکەوێتەوە بەڵێ بەس کاگتۆرەوەی کە بینیمان لە خۆپیشاندانەکانی بڵێن باشوور و ناوەڕاستی عێراق بۆ نمونە سووتانی بارگە حیزبیەکانە تاڵقوتانە سەر بارگەی حکمیش هەبوو ئەمە چیمان پێ دەڵێ پێ دوایە بۆچی یعنی هاوڵاتی دەگاتە دەرەنجامیەوەی کە هێرش بکاتە سەر بارگەیەکی حکمی یاخود سووتانی بارگە حیزبەکانیش چی پەیامێکی تێدایە بۆ حیزبە سیاسیەکان جەنابتان سەرەتا ئیشارەتان بە شتێک کرد ئەوەی کە پەیوەندی بە مەسەلەی دەرەنجامی هەڵبژاردنەکانەوە بێ ئەگەر ڕاستە خۆش بەوەی نەبەستینەوە دەتوانین بەو بۆشاییە سیاسیەی نەبوونی ئەو کۆدەنجیە ینی ئێستا ئێمە دەزانین ینی زۆرێک لە بۆشایی نەک یاسایی سیاسی بە شێوەیەکی گشتی دروست بووە لە عێراق و سیناریۆیەکی با بڵێن دڵخۆشکردنی لەوەی ئایا بزانین لە ئایندەیەکی نزیکدا زۆرێک لە کۆدەنجی لەسەرەوە پرسانە دروست بێ و پەرلەمانی ئایندەدا بنیشێ و حکوومەتێکی تر دروست بێتەوە جارێ ئێمە نازانین ئەوەش بۆتەوە کاری ئەوەی کۆمەڵک بۆشایی ئەمنی لە هەندێک ناوچە دروست بێ و داعش بە شێوازی جیاواز بە فۆرمی جیاواز سەر هەڵبداتەوە واگەر ئەوەیە بەردەوام بێ لەوانەیە بەڕاستی کێشەکانی نێوان ئەوەی کە پێشتر با بڵێن کێشەی تایفی و کێشەی بەسەبی و کێشەی قەومی با بڵێن ئیتنی ناو دەبرا لەوانەیە قوڵتر بێتەوە ئێستا ئەوەی حالی حاضر کە ڕوودەدا لە ناو ماڵی شیعە ڕوودەدات بە احتیمالی زۆر پەیوەندی بەو با بڵێن دۆخە سیاسیەوە هەیە و لەوانەشە پەیوەندی بە مەسەلەی ئەنجامی هەڵبژاردن و بەشێکیش لە ناشارمەوە لەوانەیە پەیوەندی بە مەسەلەی زۆرێک لە فشاری دەرەکی یان دەستی دەرەکیەوە هەبێت و ئەو دەستە دەرەکی هەمیشە ینی لە سەرەتای دروستبوونی ئەوەی کە پێ دەڵێن عێراقی نوێەوە هەر هەبووە ینی شتێکی سەیر نییە نفوزی ئێمە دەزانین وڵاتانی جیران و وڵاتانی زلهێز بە شێوەیەکی ئاشکرا بەسەر هەندێک لایەنی سیاسیەوە دیارە و ئێستاش لەوانەیە ڕەنگ بداتەوە لەو گۆڕانکاری یاخود لەو ڕووداوانی کە ئێستا ڕوودەدەن لەوانەیە بەشێکی وەکو فشار بەکاربهێنرێت بۆی لە دانووسانەکان یاخود بۆی نەخشەی ئایندەی حکوومەتی عێراقی دابڕێژێتەوە لەوانەشە بۆ ئەم مەسەلەیەش بەڕاستی بەکاربهێنرێ بەڵێ بەس ئەوەی بەرە زووتر ڕەنگە بەشێکی پەیوەندی بە ئەنجامی هەڵبژاردنەکانەوە بێ ینی پێ دوایە بە شێوەیەک پەیوەندی بە ئەنجامی هەڵبژاردنەکە بێومێدبوونی هاوڵاتیە بۆ نمونە لەوەی کە دەنگیش ساختە بکرێ مەسەلەن خەڵک چاوەڕێ بوو کە حکوومەتێکی نوێ پێک بهێنرێ و خزمەت گوزاریان بۆ دابنکات پەیوەندی بەشێکیش پەیوەندی بەوەیە بەوە چوونیەوە دەکرێت ینی ئەوە یەکێک بێت لە هۆکارەکان بەڵام ئێمە نازانین ئەوانەی کە لە پشتی
با بڵێن خۆپیشاندانەوەکانن ئالانێکی دیاری کرا و ئەوانن کە ناڕازین بەرامبەر دەرەنجامەکانی هەڵبژاردن بەڕاستی تا ئێستا ڕوون نەبووتەوە ڕاستە هەندێک بارێگای با بڵێن لە هەچکە لە هەر پارێزگایەوە بە شێوازی جیاواز بووە مەسەلەی خۆپیشاندانەکان ڕاستە با بڵێن هەندێک بارگای هەندێک حزبی دیاری کرا و بە هەدەف ژیرا بوون کەوانە دەتوانین بڵێن ینی بەشێک بوون لە براوەکانی هەڵبژاردن بۆیە ینی زەحمەتە ئێستا ئێمە ڕاستە و خۆ پەیوەندێک لە نێوانی ئەوە بدۆزینەوە بڵێن ئەو خۆپیشاندەرانە با بڵێن لایەنێکی دیاریکراوی ناڕازی سەبارەت بە دەرەنجامی هەڵبژاردنەکان لە پشتیەوەتی ئەوە کەمێک زەحمەتە بەڵام وەکو گوتم زمینەیەکی لەبار هەیە و هەموو ئەو بۆ مەسەلەی ناڕەزایی و خۆپیشاندان بۆشایەکی گەورە لە نێوانی هاوڵاتیان و لە نێوانی دام و دەستگاکانی حکوومەت و لە نێوانی با بڵێن حزبەکان دروست بووە و هیچ متمانەیەک لەلایەن خەڵک نەماوە بەرامبەر بەو ئەو بەڵێنانەی کە هەتا عەبادی بەو دوایە دای سەبارەت بە مەسەلەی چاکسازی و ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و کۆمەڵێ ئیجراعاتی تر دەبوایە ئەنجام بدرێ ئەنجام نەدرا بۆیە من پێم وایە ینی تەرکیز پێویستە لەسەرەوە بکرێت کە زمینەی ناڕەزایی لە لای خەڵک لەبارە و دەکرێت سەرمایەگوزاری لەسەر بکرێ و دەکرێت هەر لایەنێکی سیاسی دەتوانێت سەرمایەگوزاری لەسەر ئەو ناڕەزایەتەی خەڵک بکات چ ئەوانەی کە بە دەرەنجامی با بڵێن هەڵبژاردنەکان ناڕازین چ ئەوانی تریش گرنگەوەی پێم وایە خەڵکەکە بە شێوەیەکی گشتی ینی دروشمی خۆی کردوتە مەسەلەی زیاتر ئەوەی خزمەتگوزاری داواکاری خزمەتگوزاری بەڵام بێگومان ینی لایەنە سیاسیەکان هەرێکەوە بە شێوازێکی جیاواز دەتوانێت سەرمایەگوزاری لەسەر بکات. سپاس دەکەم کاکتۆر مامۆستاک بکەم بۆ لای بەڕێزت سەبارەت بەوەی کە بەوە چوونیەوە چ لە عێراق و چ لە هەرێمی کوردستان کێشەی داهاتمان نییە بۆ نمونە ئەوەی کە ئەم خزمەتگوزاری ئاوە کارەبایە تەندروستیە بۆ هاوڵاتیان دابین کرد بە قەدەوەی کە کێشەی گەندەڵی لە بەکارهێنانی سامانی وڵات پێ دوای ئەگەر دەستێکی پاک ئەمین هەبێت چ لە عێراق و چ لە کوردستان هاوڵات هەم کێشیان دەبێت ناوە بە بێگومانین لەوەی عێراقێکە لە وڵاتە دەوڵەمەندەکانی دنیا و ئەو گەندەڵیە سیاسی و ئابووری و ئیداریە لە عێراقا هەیە وای کردو ئەم وڵاتەی بە هەرێمی کوردستانیشەوە تەبان بەرەوە بردووە کۆمەڵێک کەسی خاوەندە سەڵات کە حکمی ئەم وڵاتە ئەکەن بوونە مافیا و خێر و بێر و خوێنی ئەم گەلایان مژی و ئەم وڵاتە و میلەتیش بەشی زۆری ڕەشوڕوت و بێ خزمەتگوزاریە ئێمە بەرەو دوا گەڕاوینەوە ئێمە کە باز لە خۆپیشاندانەکانی بەسڕە دەکرێت بەسڕەیەکێک بووە لە شارە گەورەکانی دنیا بەسڕە 1000 ساڵ پێشتا شار بووە بەسرە سەردەمێک بووە کوێتیش قەزایەک بووە لە بەسرە بەسرە سەردەمێک بووە هەموو وڵاتانی کەندا و من لە وڵاتانی کەنداوە ژیاوم و فترەیەک لەوێ بووم پیاوە بە تەمەنەکانیان بۆیان باز دەکردم دایانگوت بۆ ئەوەی فڕۆکە ببینین تایارە ببینین دەچوینە بەسرا بۆ ئەوەی باخیرە ببینین سواری باخیرە ببین ئەوەی پارەی هەبوو سوار دەبوو بچێت لە بەسرا لەوێ قیتاری لێ شەمەندەفەر هەیە بەسرە شارە بەزەیود لای ئێمە چاوەڕێمان دەکرد باخیرەیەک بێ پاپۆڕێک بێ لە بەسراوە بێتە دووبەی خورمای پێ ئێمە لێ بکڕین بەسرا یەکێک بۆ لە شارە پێشکەوتەکانی دنیا بەڵام بەسڕەیەک ئێستا دوو ئوتێلیتیانیە بە ئیسراحەتیا دانیش بەسڕەیەک ئاو کارەبای نەبێ بەسڕەیەک ئاوی خواردنەوەی نەبێ هەموو ئەو کێشانە دەسەڵاتی گەندەڵە وای کردووە ئەم وڵاتە ئاوا فەقیر و هەژار بێ و بەرەو دواب گەڕێتەوە ئەو داواکاریانەی خەڵک هەیەی لە شارەکانی عێراقا داواکاری معاناتی حەقیقی خەڵکە یعنی شتی ڕاستی واقعا دروستکراو نییە هەموو ئەوانش لە هەرێمی کوردستانن ئەگەر گوێ لە داواکاریەکانان بگری دەڵێن گەندەڵکاران نەمێن و گەندەڵی کۆتایی پێبێ دەڵێن حکوومەتی و تەکنۆکرات بێ و بەرپرسەکان حزبی نەبن و خەڵکێک بێ کەفاەتی هەبێ دەڵێن کارەبامان دەوێ ئاومان دەوێ ژیانمان دەوێ هەموو ئەم کێشانەی لێ باسیەکەن لێرە هەیە تەنها یەک دوو جیاوازیمان هەیە لەوێ داوای موچە ناکەن چکەوان موچەکەیان نەدرێت لای ئەمە موچەکەش نییە کەەوە شتێکی گرنگە ینی هێشتا وەزە لەوێ لەوانەیە باشتر بێت جیاوازیەکی تری ئەوان داوای ئەڵێن ئاومان سوێرە ئێمە ئاوی سوێرمان نییە نیشمانە ئەجنای مەژاوی سوێریان نەداینێ کوردستان هەر ئاوی شیرینمان هەیە و خوانەی بڕێ و هەموو کانی و کارێز و ڕووبارانە ئاوی شیرینەوە بەسڕاش لە شەتەکەەوە نزیکی ئاوی بەحرە سوێرە و ئێمە ئاوە سوێرەکەمان نییەوەن داڵێن ئاوی سوێر نەمێنی بەڕاستی ئەو سەردەمە نەماوە لە عێراقا خەڵک ئاوی سوێر بخواتەوە لە کاتێکا خۆشتان نەزان ئەو هەموو داهاتە زۆرەی بە تایبەتی لە شارەکانی باشووری عێراق و تایبەتی پارێزگای با بڵێن میسان و بەسڕا بە گاز و نەوتەوە کە هەمووی لێ بەرهەم دێنرێ و ڕێگای سەرەکی هەموو بازرگانی و فرۆشتنی نەوتی عێراقیش لە ڕێی دەریا و لە ڕێی ئەم قەسر و
میناکانی بەسرەوە لە ڕێی شاری بەسرەوەی دوای خەڵک وا دەژی لەبەرەوە ئەودا کێشانەی لەوێش هەن لێرەش هەن و من پێم وایە خۆپیشاندانانە ئەگەر بەردەوام بێ ئێرەش دەگرێتەوە ئەو گۆڕانکاری لە عێراقا هەبێ کاریگەری ڕاستەوە خۆی لەسەر ئێرەش دەبێت و من پێشم وایە پەرەبستێنێت چونکە بەڕاستی هیچ لایەنێکیش جگە لە دەسەڵات کە ئێستا دەترسێ لە خۆپیشاندانە هەڕەشە دەکات مەسەلەن ئەمڕۆ سەرۆکوەزیرانی عێراق عەبادی هەڕەشەی لە خەڵک دەکرد هەڕەشەکەی ئەوەیە دەڵێ بەتوندی ئێمە ڕوبەڕووی ئەوانە دەبینەوە پەلاماری دام و دەستگاکانی حکوومەت دەدەن هەڕەشەکەی ئەوەیە دەیەوێت تەخوین و تاوان تۆمەت بەشینەوە بەسەر خەڵکی خۆپیشاندەر خەڵک داوای ژیان و نان و ئاو بکە داوای کارەبا بکە بەڵام تۆ بڵێ ئەمانە خەڵکێکن ئاژاوە جێڕن ئەمانە خەڵکێکن بەچی تاوانبارێن ئەمانە دژی مەرجعیەتن قبول ناکەین پەلاماری مەرجعیەت دەن ئەوانە دژی مەرجعیەت نین چونکە ئەگەر من پێم وایە مەرجعیەت ئەوەی کە من لێم بیستون هەموو پشتگیری خەڵکی ڕەشوڕوو دەکەن پشتگیری و خەڵکاکە نەڵێن کوا خزمەت گوزاریەکان با حکوومەتی گەندەڵ نەمێنێ ئاو با کارەبا هەبێ مختەرا سەدر کە یەکێکە لە مەرجعەکان و لایەنێکی سیاسی و دەنگی شیێناوە دەڵێ ئێمە لەگەڵ خەڵکە زوڵم لێکرا و ستەم لێکراوەکەین نابێ ڕوبەڕوویان ببنەوە کەوا بێ ئیلا لە حکوومەت و دەسەڵات ئەوانەی لە خۆیان دەترسن دایانەوێ ئەمانە بڵێن داعشن بەعسیەکانن ئەوە گوێم لە هەندێک پەیامیانەوە بڵاو دەکەن ئەومانە دژی مەرجعیەتن دژی شوێنە ئاینیەکانن کێشەی مەرجعیەت و شوێنی ئاینی و کەنیسە نیە باسەوەی بەڵام ئەوکاری چی بۆنم لە بەسراوە دە سەرەتا سەرڕدا دوایی نەجەفش دەکەێتەوە کە شوێنێکی ئاینیە بۆ نمونە بەسرا باز دەکە پایتەختی ئابووری لە تەواوی دنیا سەریکە ئەگەر ڕاپەڕینەکان منەظەم نەبێ لایەنێکی سیاسی پێشترڕێکی نەخستی بێ دەکرێت لە شارێکەوە سەر هەڵدا و دوای بۆ شارەکانی تری دریاش دەڕوا ئەوە لە هەموو وڵاتانی دنیا وایە سەرەتا لە شارێکەوە ڕاپەڕین دروست دەبێ و دواتر دەگوزارێتەوە بەڵام ئەم جارە بۆ لە بەسراوە لە بەرەوەی بەسرایەکێکە لە شارە گەورەکانی عێراق لە بەغدا لە دەرچێت لە بەغدا بۆ خوارەوە لە بەسرای گەورەتری یانێ 2 ملیۆن کەس تیاژی بەسرایەکێکە لە شارە دۆڵەمەندەکان و کەمترین خزمەت گوزاری تێدا هەیە لەبەرەوە زۆرکە لە سەدان 95 نەوتی عێراق لەو ڕێگایەوە دەڕوانەک لێ بەرهەم بێ نەوتی عێراق بەشی زۆری لە بەسرا و لە میسان بەرهەم بێ بەڵام لە سەدانەوە 5 نەوتەکە لە ڕێگای بەسراوە بەڕێ دەکرێت بەسرایەکێکە لە وڵاتە دۆڵەمەندەکان یعنی لا عفوا لە شارە دەوڵەمەندەکانی عێراق و دنیاش بووە بەڵام طبیعیە لەوێەوە ڕاپەڕینەکە دەست پێ بکە و داواکاری خەڵکەکە وردە شارەکانی میسان و عەمارە و زیقار و تەنانەت کەربەلا و نەجەفی گرتەوە لە حیلەش زەفی پەیامێکی تێدا بۆ شارێکی ئاینێ بەنسبەت شیعەکانەوە لەوێش خۆپیشاندان دەکرێت بۆ دەست بەسەر فڕۆکەخانەی نەجەفدا دەگیرێ زانی کۆی ئەو شارانە بەشی زۆری دانیشتوانەکەی شیعەیە ئیلا بەسرانە بێ لە 100 دانیشتوانەکەی سوننەیە ئەوانی تر شیعەن باقی ئەو شارانە زۆربەی زۆری دانیشتوانەکانیان شیعانشینن لە حلەشی لێ دەرچێ لە ئەطرافی حلە سوننەی لێیە بەرحاڵ ئەم شارانە خەڵک داوای خزمەت گوزاریەکە ئەمانە نەبعسین نەداعشن ڕاپەڕین بە زۆری خەڵکە شیعەکەی و داوای خزمەت گوزاریەکە بەڵام خەڵکی تری حتممە دێتە سەرخەت و وڵاتیش دێتە سەرخەت و حزبیش دێ و لایەنی تری دەوێت ئیسفادەی لێ بکات هەموو ئەمانە وای کردووە کە ئەم ڕاپەڕینە شار بە شار تا ئێستا من پێم وایە خۆپیشاندانە و بەرەو ڕاپەڕینیش دەڕوا و کە خەڵک کوژرا و پەلامەردانی تێکەوت بۆ خۆی بەرەوەش دەڕوا و ئەوە تاکەوتۆتە بابل نزیکترین شارە لە بەغدا و دوجاریش من پێم وایە شەر بەڕێوەگیریەوەن بەڵا بەرە بەغداش دەچێ و تەشەنەش دەست سپاس دەکەم کاگوی تۆ سەبارەت بە کاریگەری ئەم خۆپیشاندانانەی کە ناوەڕاست و باشووری عێراق کە ئێستا بەڕێوەرە پێ دوای چ کاریگەرێکی لەسەر عێراق دەوێت اینجا پاشان پێ دوای کاریگەریشی لەسەر هەرێمی کوردستان دەبێت ئەم خۆپیشاندانە بێگومان یعنی ئەو شتانەی کە لە عێراق ڕوودەدا کاریگەری لەسەر هەرێمی کوردستان دەبێ هەر یەک شت دەمە ڕەبتی بکەمەوە ئێمە چەند مانجێک بەر لە ئێستا شایەتی ئەوە بین ینی ئەو مۆدێلە لە هەرێمی کوردستانەوە سەرەتا سەری هەڵدا مەسەلەی داواکاری لەسەر پرسی خزمەت گوزاری و هەروەها لەسەر مەسەلەی ئەوەی پاشەکەوتی موچە خۆپیشاندانەکانمان بینی کە لە هەرێمی کوردستان بەڵام بێگومان یعنی دیوی سیاسیشی هەبووە و خۆپیشاندانانە بەهەر حاڵ من پێم وایە ینی کاریگەری لەسەر عێراق ینی بێگومان دەبێت ئەوە تا مەسەرەن هەموو لایەنە سیاسیەکان لەسەر خەتن حکوومەتی عێراق با بڵێن عەبادی بە شەخسی خۆی کۆمەڵێک بڕیاری دەرکرد هەرچەندە من پێم وایە ئەو بڕیارە ینی من پێم وانە ئەوانە ببنە هۆی چارەسەرکردنی ئەو کێشانەی کە خەڵک با بڵێن بەدەستیەوە دەناڵێنێ بۆ نمونە مەسەلەی یەکێک لەو خاڵانە پرسی ئەوەیە مەسەلەی لە ڕێی دامەزراندن بکرێتەوە بۆی با بڵێن
پرسی بێکاری چارەسەر بکرێت لەو شوێنانە باڵێ. من پێم وانە مەسلەی دامەزراندن هیچ کاتێک ببێتە هۆی ئەوەی کە بێکاری کەم بکاتەوە بە پێچەوانەوە دەبێت ئەو ڕێگریانە ئەو دەستێوەردانانە لە ناو کەرتی تایبەت لە ناو بازار هەڵبگیرێ بۆ ئەوەی کە خەڵک بتوانن با بڵێن بازار ببژێتەوە هەلی کات پەیدا بێت بەو شێوەیە مەسەلەن دەتوانرێت ڕوبەڕووی پرسی بێکاری ببینەوە نەوەک ئەم ساڵ چەند هزار کەسێک تەعین بکە وەکو با بڵێنەوەی بەتاڵی مقنعە وەکو تەزەخومێکی با بڵێن ئیداریش بەسەر دام و دەستگاکاندا ئەو مەسلەی دامەزراندن هیچ کاتێک چارەسەری بنەڕەتێنی نەبووە بۆ مەسلەی پرسی بێکاری و مەسلەکانی تریژەوەی کە با بڵێن پارێکی دیاری کرا و تەخسیس کراوە بۆ بەسرا خۆ تەنیا بەسرانیە بەڕاستی مەسلەی ئێستا خۆپیشاندانەکانی کردو ئەی چی لە پارێزگاکانی تر دەکات یعنی من پێم وایە ئەو ئیزراعاتانە ئیزراعاتی زۆر با بڵێن سەرپێین پێویستە حکوومەتی عێراقی پلانی با بڵێن استراتیژی هەبێ بۆ مەسلەی چارەسەرکردنی ئەو گرفتانەی هەیە بەشێکی پەیوەندی بە گرفتی حکومڕانیە بەشێکی پەیوەندی مەسلەی چاکسازیە بەشێکی پەیوەندی مەسلەی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیە و بەشێکیشی پەیوەندی بە خزمەتگوزاریە سەرەتاییەکانە کە پێویستی بە جۆرێک لە با بڵێن بودجە و ئەم شتانە هەیە بۆیە ئەو پاکێجە یاخود ئەو بڕیارانەیە کە حکوومەتی عێراق ئێستا دەری کردووە بەشێکی ئەو ئیزراعاتانەیە ئەو بڕیارەیە کە عەبادی دەری کردووە کە باسم کرد بەشێکیشی دەتوانم بڵێم جۆرێکە لە هەڕەشە لە خۆپیشاندەران بۆی هێوەر ببنەوە جۆرێک لە سزایان پێ نیشاندات من پێم وایە ئەوە نابێتە هۆی چارەسەرکردنی ئەو دۆخە یاخود ئەو ناڕەزایانە بەڵکو لەوانەیە زیاتر تەشەنەی بکات و کۆمەڵێک شوێنی تر بگرێتەوە کە ئێستا تا ئێستا نەیگرتوێتەوە و بێگومان ئەماش وا دەکات کە هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش لە خوارەوە تەشجیع بن بۆ ئەوەی کە داوای مافەکانی خۆیان بکەن وەک دەبینین هەر ئەمڕۆ هەندێک لە خۆپیشاندان لە هەولێر هەبوو سەبارەت بە مەسەلەی خزمەتگوزاری و ئەم شتانە من ناڵێم ئەمە ڕاستەوخۆ پەیوەندی بەو خۆپیشاندانانەی عێراقەوە هەیە بەڵام دەکرێت من پێم وایە دەکرێت ئەوە ببێتە ئیلهامێک بۆ یاخود زۆرێک لە تەشجیعکردن کە هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش دیسان مەسەلەی پرسی پاشەکەوتی موچە نوێکەنەوە بۆی هەڵبژیرێ بە تەواوی و کۆمەڵێک پرسی تر کە ئێستا بۆ نمونە کەمی ئاو کەمی کارەبا و کۆمەڵێک شتی تر هەمومان دەزانین لە هەرێمی کوردستان کۆمەڵێک گرفتی کە پەیوەندی بە مەسەلەی خزمەتگوزاریەوە هەیە هەروەها لەوانەشە بەشێکی تێکەڵ بکرێت بە مەسەلە سیاسیەکان و ئەوەی کە پەیوەندی بە مەسەلەی دەرئەنجامی هەڵبژاردنەکان و ئەمانە هەیە چونکە بمانەوێت نەمانەوێت ینی سیاسەت دەبێتە بەشێک لە شەقام کاتێک کە ئەو ناڕەزایانە هەن و بە ئاسانیش دەتوانێت سەرمایه‌گوزاریان لەسەر بکرێت. بەڵێ ناوبڕێکمانەیە کاک دکتۆر دواتە گەڕێمەوە لای بەڕێزت بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵاتە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی. لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو. دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس. هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە. بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە. دنیا دیکۆر. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوڵۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوڵۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 070 224 75 74 یان 050 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت.
جارێکی تر سڵاتان لەبێت بەڕێزان. کاک دکتۆر دانا بەڕێز پێش ناوبرەکە باس لەوە کرد ئەگەر خۆپیشاندانەکانی ناوەڕاست و باشووری عێراق بەردەوام بێت ئەگەریەوەیە کە هەرێمی کوردستانیش بگرێتەوە، بەڵام بە قسەکردن لەسەر دۆخی هاوڵاتیان بۆ نمونە پێدوای دۆخی هاوڵاتیان لێرە خراپترە یاخود لە شارەکانی ناوەڕاست و باشووری عێراق لە ڕووی خزمەتگوزاری و ئاو کارەبەوە لە ڕووی موچەشەوە؟ بێگومان یعنی من پێم وایە وەزعی هاوڵاتیانی هەرێمی کوردستان زۆر باشتر نیە لە با بڵێن هی بەشەکانی تری عێراق. لەوانەیە تۆزێک جیاوازی هەبێت لە سەرپرسی مەسەلەی خزمەتگوزاریەکان لە ڕووی ئابووری و لە ڕووی موچەوە بێگومان ئەوانەی هاوڵە هی عێراق باشترە لە بەرەوەی پاشەکەوتی موچە لەسەر لەوێ نییە ئەو سیستەمە، بەڵام لەوانەیە لە ڕووی ئەمنیەوە لای ئێمە باشتر بێت لە لای ئەوان و لە هەندێک ڕوویترەوە یان لەوانەیە باسانی نەتوانین مقارنە بکەین، بەڵام بە شێوەیەکی گشتی گرفتی خزمەتگوزاری هەم لە هەرێمی کوردستان هەیە هەم لە با بڵێن بەشەکانی تری عێراق هەیە و هەمان ئەو نەبوونی نەمانی متمانەی لە نێوانی هاوڵاتیان و لە نێوانی با بڵێن سیاسی و با بڵێن حزبەکان و دەستدام و دەستگا حکوومیەکان هەمان بۆشایی لە نێوان هاوڵاتیان و نێوانی ئەو لایەنانە هەیە. شتیانی ئەوەیە کەیە قسەیەکەیە زۆر جارێ باز لەسەوە دەکرێت کە ئێمە لە هەرێمی کوردستان سیاسی دەنێرینە بەغدا، بەڵام کە دەگەڕێنەوە وەکو بازرگان دەگەڕێنەوە. چۆن جا من پێم وایە بە هەمان قسە ڕاستە بۆ سیاسیەک کە لە بەسراوە دەنێدرێتە بەغدا، یعنی بەڕاستی پێم وانە خەریکیەوە بێت کێشەکانی بەسرا و ئەوانە چارەسەر بکات، پرسەکانی بەسەری خزمەتگوزاریوانە، بەڵکو بە پێچوانەوە یعنی بۆ شایەکی گەورە هەیە لە نێوانی حزب و سیاسی و با بڵێن سەرکردەکان لەگەڵ هاوڵاتیان و متمانە نییە لە نێوانی هاوڵاتیان و نێوانی ئەو دام و دەستگایانە. جا بۆیە من پێم وایانی وەزعی عێراق بە شێوەیەکی گشتی چ لە هەرێمی کوردستان چ لە بەشەکانی تر یعنی لە زۆر ڕەوە لێک دەچن لەوەی کە گرفتەکان گرفتی ئەوەن کە با بڵێن لە ڕووی سیاسیەوە نەمانی متمانەیە لە نێوانی هاوڵاتیان و لە نێوانی ئەو دام و دەستگایانە و بە دیوێکی تریشدا لە نێوانی حکوومەت و لە نێوانی هاوڵاتیان و کەمی خزمەتگوزاریەکانە با بڵێن کەم تا زۆر بە شێوازی جیاواز. دەبۆیە یعنی زۆر ئاساییە هەمان ئەو مۆدێلە هەمان ئەو ناڕەزایانە دووبارە بێتەوە لە شوێنێکی تر لە پارێزگایەکی تر دووبارە بێتەوە و پێشتر من ئاماژەم بەوەدا لە هەرێمی کوردستان ئێمە شایەتی ئەوە بوون کە ناڕەزایی گەورە خۆپیشاندانی گەورە سەبارەت بە پرسی خزمەتگوزاری و نەبوونی موچە و ئەم شتانە ڕوویداوە لە هەرێمی کوردستان و بێجگەلەوەش لەسەر پرسە سیاسیەکان لە پەیوەندی نێوان با بڵێن معارەزە و سوڵتا و بە هەمان شێوە لە شوێنەکانی تری عێراقیش بە هەمان شێوە پێم وایە هەمان مۆدێل هەمان شت دەکرێت دووبارە بێتەوە. بەڵێ سوپاس دەکەم کاکتۆر مامۆستا سەبارەت بەم خۆپیشاندانانە پێ دوایە ڕووداوی تازەن بۆ بەرسەت باشوور و ناوەڕاستی عێراقەوە لە دوای ڕوخانی ڕژێمی بەعس و تێپەڕبوونی 15 ساڵی یاخود لەمە دوای ڕژێمی بەعس بەم شێوە بەرفراوانی خۆپیشاندانە بووە بۆنەوە سوتانی بارگای حیزبەکان یا خۆتەڵکتانە سەر بارگای حکومەکان ئەم حاڵەتانە بوونی هەبووە یاخود یاردێکی تازە؟ ڕاستیدا گەر بگەڕێنەوە بۆ مێژووی عێراق، مێژووی عێراق لە ناوچەکەدا ئەو ناوچەی کە ئێستا پێی دەڵێن عێراق جینا عێراق بەم شێوازە نەبووە بە درێژایی مێژوو هەچی ململانەکانن لەم ناوچەیە بوو شەڕ و پێکدادان لە سەردەمی لە ئاشووریەکانەوە بیگرە لە سەردەمی نەبوو خوزنەسرەوە بیگرە هەتاکو دەگاتە سەردەمی پێش ئیسلامیش ساسانی و ئەوانی تر کە ئیسلامیش هاتووە شەڕ و پێکدادان لەم ناوچەیە هەر بووە دوای سرائی ئەمەوی و عەباسی هەر لە عێراقا بووە هەر لە عێراقا کەسێکی وەکو ئەوە عەباسی سەفاح کە یەکەم دەوڵەتی عەباسی دروست کردووە زیاد لە 40,000 کەسی کوشتووە طبعا هەر بەتەنیا لە عێراق نا لە عێراق و لە شام تا دەسەڵاتی گرتووەتە دەست و خۆی گرتووە بەردەوام بە خوێن ڕێژی هاتووە عێراق جێگای مشت و مڕ و پێکدادان بووە بە درێژایی مێژوو هەروای هێناوە ئێستاش بە هەمان شێوە لە سەردەمی ڕژێمیشا ڕاستە لە زۆر بە درێژایی ئەم مێژوانەی باسمان کرد سەردەمێک حەجاجی کوڕی سوی سەقەفەی ئەمریکان نردیان و هەموو دەسەڵاتێکیاندایە بە خوێن ڕشتن سەر خەڵقی سەرکوت کرد کەس نەتوانێ هەناسە بدە ڕژێمێکی وەکو بەعسیش هاتووە بە هەمان شێوە بە خوێن ڕشتن
بە جینۆساید خەڵکی سەرکوت کردووە نەیتوانیوە بەڵام دواتر هەر خەڵک ڕاپەڕیوانەی لە نابردووە ئەمانەش بەڕاستی ئەم دەسەڵاتدارانەی ئێستا ناشتوانن دەسەڵاتێکی ئەو سەردەمە گوزەشت بە قەولی فارس زەڵە جارێک کە بتوانن ئەو دەسەڵاتە دروست بێتەوە لە عێراقا بە تەنیا بەسا خەریکی ئەو بوونە مافیا و داهاتی ئەم عێراقە دەیبەن و چی بەرپرسی ئەم عێراقە هەیە لە دوای ڕوخانی ڕژێمی سەدامەوە هەمووی خاوەنی مەلاین دۆلارە و هەمووی خاوەنی چەندین پرۆژەیە لە دەرەوەی عێراق حتا پارەکەیش نایەن بەرهەمهێنان بکەن لە ناو عێراقا خەڵقی بێکار ئیش بکە ئەوە ژەمانە دەرەوە بەرهەمهێنانەکە لە دەرەوە خۆرخکاریمانە دوو حیزب لێرە هەیە لەوێش چەند حیزبێکەیە جەبابن باسی کەم ئەمە طبعاً ئەمە لە عێراقا هەر بووە بەڵام خەڵقی عێراقیش خەڵکێکی وشیار و با بڵێن زۆر کەم ئەو زوڵ مستەمەی قبول کردووە دوجار هەر ڕاپەڕیوە گەلانی دنیاژەوەیان هەر بووە لەبەرەوە پێم وایە مەش جۆرێکە لەو بابەتام خۆپیشاندانانە بەسرا لە عێراقا بە تایبەتی بەسرە بەردەوام ویلایەتێکی سربەخۆ بووە لە سەردەمی عوسمانیەکانیشە عێراق نەبووە ناوی ویلایەتی بەسرە بووە حکمی خۆی هەبووە و لە سەردەمی سەدامیشە ئەوان تایبەتمەندی خۆیان هەبووە دوای ڕوخانی ڕژێمیش بەردەوام داوای ئەویان کردووە هەرێمێکی فیدراڵ بن بەڵام دەسەڵاتی عێراق و مەرجەعیەت و شیعە و ئەمانە و تویان ئەگەر هەرێمێکیش لە بەسرا دروست ببێ ئەوە هەرێمەکەی کوردستان باشتر دەچەسپێ و عێراق پەشبەش دەبێ و سونەکانی داوای هەرێمێک دەکەن ڕێگایان نەدا من پێم وایە وڵاتانی دراوسێشت ڕێگایان نەدا ئەو هەرێمە دروست بێ خەڵکی بەسرا هەر داوایان دەکرد دواتر ئەوانەی سوور بوون لەسەرەوەی هەرێمی بەسرە دروستکرێ تاوانباریان کردن تەخوینیان کردن کێشیان بۆ دروستکردن لەبەرەوە خەڵکی بەسرە دەبێت کە داوایەوەکە کە خۆیان وەکو هەرێمێک بن و ئەوەندەچی کە زوڵ مستەمیان لێ نەکرد لە هەرێمی کوردستان پێم وایە بارودۆخەکە لەوێ خراپترە تا کە شتێک لێرە هەمان بێ ئەمن و ئاساییشە هەمانە بەس ئەمە ئەمن و ئاسایشەی هەمانە ئازایەتیەکێتی و پارتی نییە لێرە شیعە و سوننەمان نییە لێرە عەرەب و سەدامۆندایان چەوساندوینەوە دەمانەوە جارێککە نەکەوینەوە بەردەستی ئەوان لێرە داعش و نازانم کە تایبی ئەهلی حەق و چیوچیمان نییە ئەو بابەتەمان نییە بۆیە ئەمن و ئاسایش لێرە بەرقەرار بۆ هەموو هاوڵاتێکی کوردستان هاوکارە لە بەرقەراربوونی ئەو وەزعە لە خراپترین بارودۆخی دەسەڵاتی کوردیا لە گەندەڵترین وەختیان لەو کاتایە کە خەریکی دزینی سەرەت و سامانی میلەت بوون خەڵک هەمووی چەکی هەڵگرتووە و ڕوبەڕووی داعش بووە و چەند هەزار شەهید دراوە لەبەرەوە خەڵکی کوردستان ئەو ئەمنێتی پاراست و ئازایەتیەکێتی و پارتی نییە بەتەنیا و ئەو بارودۆخەش کە لە کوردستان ئاوتمانەی مەقەزی تایفیمان نییە هەمی کوردە و شیعە و سوننەمان نییە و کێشانەمان نییە ئەمنیەت لێرە باشە بەس لە ئەوەی لێ دەرچێت لە هەموو ڕوویەکەوە من پێم وایە وەزی عێراق لە ئێمە باشتر بێت تەنانەت لە ڕۆسیاسیەکەشەوە لە عێراقا هیچ حیزبێک بەتەنیا ناتوانێت من بڵێ خاوەن دەسەڵات و زۆری نەم هەیە و ناوچەیەکم کۆنتترۆل کردووە ئەوە بەغدایە کەس نییە بڵێ کۆنتترۆلم کردووە لەوانەیە بەهۆی ڕوتی سەدر لە بەغدا کاریگەریان زۆرە دەسەڵاتێکیان هەبێ بەڵام کەس نییە بڵێ زۆرینەی ئەم شارە هی منە وەکۆی کە لێرە کوردستان بەش بۆ لە بین یەکێتی و پارتیۆرەکان دەڵە حکمی لایەک دەکەین و ئەو تەنانەت تارەی تورکی دێتە هەولێر نایەتە سلێمانی و لەبەرەوەی حکومەتێکمان نییە بڵێ باباخر فەرقی سلێمانی هەولێر چییە ئەمە على ئاساس حکومەت و دەسەڵاتی ئیدارەی یەکێتی و تورکیا مامەڵی لەگەڵ ناکەوت ئەو لاژی پارتیە لەبەرەوە ئێمە لە عێراقەوەمان نییە و لە عێراقا پەرلەمانێکیان هەیە زۆر بڕیاری گرنگیان داوە و ئەشیدەن و لە عێراقا خۆپیشاندانەکان کاریگەریان زۆرتر دەبێت لە کوردستانە کاریگەریشی نەبووە ئەو هەموو خۆپیشاندانەکرا ئەو هەموو بەڵانە دراوە لە هەزار کە نەوت $75 موچەکە هەر نایدەن هەر پاشەکەوتیەکەن و بۆ 45 ڕۆژێکی مامەسا موچیان وەرنەگرتەوە 10 ڕۆژی تریش هەروەری ناگرن هەمووان بەڵێنانەیدایان ئەوە مانگی 8 و هێشتا موچەی مانگی 4 درێ لەبەرەوە بەڕاستی وەزی کوردستان زۆر لەوێ خراپترە و من پێم وایە ئەگەر خەڵکی کوردستانیش خۆپیشاندان نەکەن لەگەڵ عێراقا هەر گۆڕانکاری لە عێراقا ببێ ڕاستەوخۆ کاریگەری لەسەر ئەم بارودۆخەی ئێرە دەبێ و من پێشم وایە وردە وردە ناوچەکانی تریش دەگرێتەوە بەڵێ سوپاس دەکەم کاک دکتۆر سەبارەت بە ئەزموونی هەرێم و عێراق سەرۆکی پێشی فراکسیۆنی پارتی باسی لەوە کردبوو کە شیعە و سوننە لە حکومڕانێتی عێراقا شکستیان هێناوە کورد تاقی بکەنەوە پێ دوایە ئەزمونێکی ئەوەندە باشانە یەکێتی و پارتی بۆ نمونە لە عێراقشە جارێکی تاقی بکرێتەوە بێتە چارەسەرێک بۆ ئەم داواکارانەی کەم خەڵکە داوای دەکات خزمەتگوزاری وڵی من نازانم یانیەوە قەناعەت ناکەمەوە قسەیەک بێ زۆر بەجددی بێ نازانم یعنی چونکە ئێمە دەبینین وەزعی هەرێمی کوردستان لە چیدا ینی
من پێم وانەیە نە لە ڕووی حکومڕانی نە لە ڕووی ئەوەی کە مەسەلەن توانی بێتمان هاوڵاتیانی خۆمان ڕازی بکەین نە لە ڕووی پێشکەشکردنی خزمەت گوزاریەکان بە هیچ شێوازێکم باوەڕ ناکەمانی زۆر لە حکوومەتی عێراقی باشتر بین یعنی هەردوو شێوازی حکومڕانی دەتوانم بڵێم شێوازی خراپی حکومڕانین و بەمان ناژ نێ بڵێم وەڵاهی عەبادی یاخود عێراق باشترە لە هەرێمی کوردستان لەبەرەوەی بەڕاستی وەزعی ئەوانیشی وەزعی هاوڵاتیانی عێراق بە شێوەیەکی گشتی توانم بڵێم زۆر خراپە ئەوەی کە پەیوەندی بە مەسەلەی پێشێلکردنی ئازادی و مافەکانی هەیە هەم لە هەرێمی کوردستان هەم لە عێراق هەیە ئەوەی پەیوەندی بە مەسەلەی نەقسی خزمەت گوزاریەوە هەیە لە هەرێمی کوردستان و لە عێراق ژانی هەیە ئەوەی کە پەیوەندی بە مەسەلەی ئەوەیە کە بۆ نمونە کێشەی سیاسیەکان و کێشەی ناوخۆیەکانە هەم ئێمە تاقیمان کردوێتەوە هەتا گەشتۆتە شەڕی ناوخۆ با بڵێن لەلای ئێمە هەم لە عێراقیش هەیە تا بۆیە من پێم وانەیە ئێمە پێم وایە هەردووچیان دوو بژاردەی زۆر خراپن دوو نمونەی زۆر خراپن کاتی خۆی ئێمە ئیدعایەوەمان دەکرد پێمان وا بوو کە هەرێمی کوردستان دەکرێت بێتە نمونەیەکی دیموکراسی مۆدێلێکی دیموکراسی بۆ ناوچەکە بەڵام بینیمان یعنی ئەو وێنەیە زۆر شێوانمان و قێزەوەمان کرد بە دنیامان نیشاندا کە ئێمە نەمانتوانیوە بەڕاستی نەک ببینە مۆدێلێک بۆ دەوری بەرمان بەڵکو زۆر خراپتر مامەڵەمان کرد لەگەڵ ئەو تەجروبەیە کە باسمان دەکرد و هەروەها بە هەمان شێوە لە عێراق یۆتۆپیایەکە بوو خەونێکە بوو خەیاڵەکە بوو کە عێراقێکی نوێ با بڵێن بنیاد بنێن و بەو ناوەش با بڵێن یەک دنیا کۆمەڵێ وێبسایت و کۆمەڵێ با بڵێن لۆگۆ کۆمەڵێ ئەو شتانەشیان دروست کرد ناوی عێراقیشتر بینیمان عێراقیشتر بەڕاستی بووە دۆزەخێکتر بۆ هاوڵاتیانی عێراق دا بۆیە من پێم وانییە بەڕاستی ئێمە نە نمونەی هەرێمی کوردستان نە نمونەی عێراق وەکو مۆدێلێکی باش تەماشا بکەین چ لە شێوازی حکومڕانی چ لە شێوازی پێشکەشکردنی خزمەت گوزاریەکان وم پێم وایە ئەو جەمەت جەهەنەمێک کە بە هاوڵاتیانی عێراق نیشاندراوە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش نیشاندراوە بۆیە پێم سەیرە ئێمە باز لۆ بکەین کە داوا لە خەڵکانێک بکەین جەهەنەمەکەی خۆمان بۆ ئەوانی تر بگوازینەوە بەڵێ زۆر باشە بەس سەبارەت بە دۆخی هاوڵاتیانی هەرێم پێدوایە دوایەم خۆپیشاندانانە کە لە عێراق ئەنجام دراون و پێدوایە دوای ئەوەش کە بۆ نمونە دوای هەڵبژاردنی دوازدەی ئایارە بێمتمانێکی زۆر لێمە لایەنە سیاسەکانیشدایە دۆخی هاوڵاتیانی هەرێمی کوردستان چی بەسەردێ پێدوایە یاخود ناڕزایەتی خۆپیشاندان جارێکی تر پێدوایە بە شێوەیەکی بەرفراوان سەرەڵاتەوە کە پێشتر سەرکوت کرابوون لە مانگی 12 ساڵی ڕابردوو ببوورە دەتوانێت پرسیارەکە دووبارەکەی تۆ جێم لێنەبوو بە دۆخی هاوڵاتیانی هەرێم پێدوایە چی بەسەردێ مەسەلەن دوای ئەو خۆپیشاندانانی عێراق و دوای ئەوەش کە بۆ نمونە ئێستا دوای خۆپیشاندانەکان کە خۆپیشاندان گوێ لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان نەگیرە پێدوایە لەمە و دووە جارێکی تر ناڕزایەتەکان لە کوردستان سەرەڵ دەدەنەوە من پێم وایە ئەوە پەیوەندی بەوەیە ئیجراعاتی حکوومەتی هەرێم چی دەبێ ئەوەی کە پەیوەندی بە مەسەلەی پرسی پاشەکەوتی موچەیە مەسەلەی موچایە دوا دەکەوێت یا دەتوانرێت لە کاتی خۆی بدرێ ئەوە کاریگەری دەبێت لەسەر مەسەلەی کاردانەوەی هاوڵاتیان ئەمە لەلایەکترەوە ئەوەی کە پەیوەندی بەم هاوینە گەرمە ئەوەی کە پەیوەندی بە مەسەلەی دابینکردنی کارەبا و ئاوە بەڕاستیەوە گرنگجێکی خۆی هەیە بۆ هاوڵاتیان ئەگەر حکوومەت سەرکەوتوو بێت لەوەی کە کارەبا و ئاو بە شێوەیەکی باش بۆ هاوڵاتیان دابین بکات پێم وایە ئەوەش وا دەکات کە مەسەلەی ئەو ناڕەزایەتانەی سەبارەت بە مەسەلەی خزمەت گوزاریەکان هەیە لەوانەیە هەرێمی کوردستان نەگرێتەوە ئەوەی تر من پێم وایە لە ڕووی سیاسیەوە پەیوەندی بۆیە ئایا هەڵوێستی ئەوەی کە پێی دەڵێن معارەزە بێزگە لە یەکێتی و پارتی چی دەبێت بەڕاستی سەبارەت بە دۆخەکە ئایا تا چەند ئەوان دایانەوێ با بڵێن سەرمایە گوزاری لەسەر ئەو پرسە بکەن بەڵام وەک گوتم یعنی ئەوە پەیوەندی بە ئیجراعاتی حکوومەتەوە هەیە سەبارەت بۆ پرسانە و بەشێکیشی پەیوەندی بەوەیە ئۆپۆزیسیۆن تا چەند دەیەوێت سەرمایە گوزاری لەسەر ئەو پرسە بکات بۆ خۆی زەمینەکە هەیە لەبەرەوەی کۆمەڵێک گرفتی ئەساسی هەیە هاوڵاتیان بەدەستیەوە دەناڵێنن ڕۆژانە ئەوەی کە پەیوەندی بە مەسەلەی پرسی گەندەڵیەوە هەیە پرسی چاکسازیەوە هەیە پرسی با بڵێن ئەو ئەزیەتانەی کە خەڵک لە دام و دەستگاکانی هەرێم دووچاری دەبن و ئەوەی تریش کە پەیوەندی وەک گوتم پەیوەندی بە مەسەلەی
خزمەت گوزاریەکان بە تایبەتیش ئاو و کارەباوە هەیە ئەگەر ئەم پرسانە حکوومەت بتوانێت پلانێکی باشی هەبێ بۆ چارەسەرکردنیان و پرسی موچەش چارەسەر بکە من پێم وانە کاریگەری ئەو خۆپیشاندانانەی عێراق زۆر بێت لەسەر هەرێمی کوردستان. سوپاس دەکەم مامۆستا کاتمان کە ماوە سەبارەت بە ئەزمموی ئەوەی کە سەرک پێش فراکسیۆنی پارتی داوای کرد بوو کە کورد تاقیب بکەنەوە بنەوە پسانی کێتی و پارتی تاقیب بکەنەوە لە بەغدا ڕاتی سەبارەت بەوە سەبارەت بەوەش کە ئایا ئۆپۆزیسیۆن پێویستی ئەمە سەرمایە گوزاری تاکە و کاک دکتۆر وتی کە زەمینە لە بارە بەڵام پێویستی بە سەرمایە گوزاری ئەم ناڕەزایەتیان لە کوردستان بە کورتی بەسەڵ ئەوە ڕێنەیە طبعاً کورد لەکوێ خۆی تاقیکاتەوە تۆ لێرەش کەسی خواردووە یعنی عەرەب بەڵە فاقد شەی لا یعطی تۆ خۆت نیتە چییە بەخشی و هیچ شێوەیەک دەسەڵاتدارانی عراقی کوردیان قبول نییە تەنانەت شیعە سونەشی قبول نییە لەبەرەوە خەو خەیاڵە با بیر لەوە نەکەنەوە ئێمە کێشەکانی خۆمان چارەسەر کەین چونکە دەسەڵاتی کوردی هەلومەرجێکی لەبار ڕەخسا بوو بۆ کوردستان ببێتە نمونەیەکی باش بۆ دیموکراسی و پاراستنی مافی مرۆڤ و حکوومەتێکی مەدەنی لە ناوچەکە نەکرد لە عێراق بەڵکو وڵاتانی تریش بڵێن ئەمە نمونەیە لە هەرێمی کوردستان بەس بەداخەوە هەچی پێشێلکاری لە هەرێمی کوردستانەوە دەستی پێکرد لە هەموو پێشێلکاری مافی مرۆڤ و نەبوونی خزمەتگوزاری و تا ئەوەی کە نەبوونی ئازادی و تانە ڕێگەنەدان بەبوونی ئۆپۆزیسیۆن و ئاڵوگۆڕی دەسەڵات و هەموو ئەمانەمان بینی بۆیە من پێم وایە ئەم بارودۆخێکی ئێستا لە هەرێمی کوردستان هەیە ئەم بارودۆخە زۆر نالەبارە و پێویستی بە گۆڕانکاری بەڵام خەڵکی کوردستان چاوەڕوانی ئەوەیە ڕاستە چەند خولێک خۆپیشاندان و ئەمانە کرا بەڵام ئەگەر چارەسەر نەک لێرەش دەست پێ دەکاتەوە خەڵک چاوەڕێ ئەوەیە دەڵێ هەڵبژاردنەکانی عێراق هەرێمی کوردستان لە پێشەوەی لەمان جینۆ زۆری نەماوە دەکرێت لەو هەڵبژاردانە گۆڕانکاری لەو کاتی هەڵبژاردنەکان گۆڕانکاری تربێتەکایەوە خەڵک چاوەڕێەوەیە دەڵێن بەڵکو بارودۆخی ئابووری باشتر ببێ بۆیە من پێم وایە فێڵەنەوە کاریگەری ڕاستە خۆی دەبێ بارودۆخی ئەگەر وەکو کاکتۆر وتی کێشەکان چارەسەر نەکرێن بەتابەتی مەسەلەی موچە پێ دوایە خۆپیشاندنەکانش لێرە سەڵات یەک خاڵ گرینگە ئایا ئێمە تەمان لە عێراقات هەیە ئێستا ئۆپۆزیسیۆن نەبوو فترێک نەبێ سونەکان مقاتەعەیان کردو بەس ئەوی ئەمریکا وڵاتانی تر فشاریان لەسەرکردن بگەڕێنەوە لێرە لە کوردستانە ئۆپۆزیسیۆنێکمانە ئەگەر ئەم ئۆپۆزیسیۆنە کارابێ و ئەم حیزبانە بتوانن پێکەوە پاکێجێکیان هەبێ پێکەوە هاوکار بن پێکەوە پلانیان هەبێ دەتوانن فشار بخەنە سەر دەسەڵات ئەوە دەرفەتێکی لەبارە بۆ ئەوەی ڕابەرایەتی خەڵکیش بکەن بۆ چاکردنی بار و گوزەرانی خەڵک و گۆڕانکاری لانەی زۆر سپاس بۆ بەڕێز دارە محەممەد ئەمین ئەندامی پێشوەسەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان کە لە ستۆی سەرەکی لەگەڵ مامی هەروە بەڕێز دکتۆر دانا سعید سۆفی سەرۆکی ئەنیسیوتی ریفۆرم بۆ گەشەپێدان کە لاورێرەوە لەگەڵ مابووی سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بۆ ئەو کارام تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.